خۆشە دانیشتوی شاری ئێرانیم مالی بنەوەتویەکە چەند ساڵێکە هاتوومەتە ناو بواری وەرزشەوە سوپاس بە خواتوانیمە بە ڕێکخراوێکی بیپێکم تا ئێستا بەشداری چەندین پاڵەوانتیم کردووە هەم پارێزگاکان و هەم لەسەر ئاستی کوردستانیش توانیمە بڵێ یەکەمەکان بەدەست بێنم لە هەمە کاتیشدا پاڵەوانتی عێراق بەو چارەوە سێم جارە توانیمە بڵێ یەکەم بەدەست بێنم لەوێشدا بووم بە یەکەمی یەکەمەکان لە هەمە کاتدا پاڵەوانتی ئاسیاشمان ئەنجام داوە لەوێشدا کردومەتە بڵێ یەکەم لە هەرسێک یاریەکەدا لە پاڵەوانتی ئاسیاش ببوورە با بڵێین پاڵەوانتی جیهانیش توانیم بڵێ سێم لەسەر ئاسی هەموو جیهان بەدەست بێنم کۆتا پاڵەوانیشم ئەو جارەما بوو ئەو ماوەی پێشوو وەک بەهێزترین خانمی عێراق دەستنیشان دەکرا سوپاس بەخوا لەوێ پێ لەوەی گەتوانین یەکەم بم سوپاس بەخوا توانیم ببم بە یەکەمی هەموو یەکەمەکانی سەرتاسەری عێراق باڵێن چۆن هاتوومەتە ناو دنیای وەرزش زیاتر بە حکمی باوکم ئەگەر مناڵ بووم سەیرم دەکرد باوکم با بڵێین ناستەقاعەکەم بەڵام لە ماڵەوە هەتا ئێستاش بەردەوامە وەرزشی با بڵێین وەرزشی هەوایی ئەنجام دەدا منیش سەیری باوکم دەکرد تەندروستێکی باشی هەبوو لەوەوە حەز و ئارەزوی ئەوم بۆ دروست بوو بەر منیش دەستکەم بە وەرزش و بتوانم بەشداری فتوڵا بکەم وەکو با بڵێین قسە و تانەوتەشەن بێگومان تانەوتەشەنێکی زۆر ئاویشرا و زۆریش کرا بەڵام خۆشبەختانە حەز و ئارەزومان زۆر لەوەی زیاترا باڵێن چۆن باسیەکە تاڵاتەیەک ڕاستە ئافرەتانی شەڕی حەز بە بوارە دەکەن بەڵام چۆن باسم کرد لەبەر تانەوتەشەنە و ئەوانە کەمتر دەبێرن دەتوانین بڵێن بەداخەوە بەڵام تاڕاتەیەکیش سوپاس بەخوا توانیویان بێنە ناو بواری وەرزشەوە دەتوانن وەرزشەکانیان تاڕاتێک با بڵێن بیکرێکن بەداخەوە تا با بڵێن تاڕاتەیەک ڕاستە لە کوردستانی ئێمە پیاوان زیاتر گرنگی بە وەرزش دەدەن بەڵام سوپاس بەخواش ئێستاش ئافرەتانیش هاتوونەکە ناو بواری وەرزشەوە و دەتوانن بیبێکن بێگومان ئافرەتیشمان هەیە بەشداری بتوڵاتی کردووە بەڵام ئەگەر بڵێین تا ئێستا بەردەوامان نەکرد هەشمانە حەزی لێ و بەڵام ناتوانێت لەبەر تانەوتەشەنەی کۆمەڵگا بەداخەوە جارێ وەزانم تۆزێکمان ماوە بەیانی من بۆ خانمەکان ئەوەیە هیوادارم نەترسن چاو نەترسانە بێنە ناو دنیای وەرزشەوە و هەم بێ لە وەرزشەکە هەر حەز و ئارەزویەکیان هەیە وازدە و قسە و وازدە و تانەوتەشەنە بێنن بتوانن بەسەر ئەو تانەوتەشەنانەدا دەبابن